هەڵبەت بەهی بۆ هەفت ڕۆژان لە باژارین هەرێما کوردستانی عێراقی هاتنە ڕاگەاندن لە باژارێ هەولێرژی پایتەختی هەرێما کوردستانی خەڵک بەهیا جەلال تەڵەبانی وێ بگێڕە لەوەر ئەحمەد زێباری پامنێری دەنگی ئەمریکا دیگەلمەیە ئەحمەد مە دخواست ئەم بزانین کانی ئامادەکاریش بۆ هەفت ڕۆژین بەهیێ تێنکردن چاوانە. بەڵێ دەخیل نها ئەس دناوە مزگەفتە جەلیل خەیاتم لە باژارێ هەولێرێ بۆ بڕیارە بەهیا جەلال تەڵەبانی سەرۆکێ کومارێ بەریە عێراقێ و سکرتێری یەنێکێ بەهیاوی لەڤەر بڕێڤە بچە لێ هەتانها کو ئەس دشتەخلم لەڤەر چ ئامادەکاری نهاتنەکردن بڕیارە ئیشەف ئامادەکاری بێنەکردن ji bo birêveçûna wê behiyê û herwiha lîjneya bilindiya serperestiya rewresma Behiya Celal Talebanî û bi parêzgarê Hewlêrê yekên îdarî yên Herêma Kurdistanê wata stafekê hikûmetê li vê behiyê birêve bibe nava behiyê de ronin û pêşwaziya mêvanên navxweyî û herwiha yên biyanî bikin. بله سپاس احمد يعني وكو ما قلت منها هول دين دقال باجارين هريما كردستان عراقي بيوندي بكم تايبه دقال بامنير الخوا جبوكو بزان كاور رسمين بهي تشاو عندك ناس في دارم بامنير ما الكركوكي عن هفال مال الكركوكي اماده وهشتا لكنترول اقدر ما كانوا كهشتا بامنيري ان ار تي لكركوك امادنيا بلان بيش او دمي اوش بپرسم لاحمد احمد باري اسايش استا چون له هولير کاتێکدا با بڵێن ئەو قەرەباڵغەیە دروست بۆ و لە کاتی ئەم پرسەیەدا بەڵێ هێرۆ لە ئێستادا شەقامەکانی هەولێر ئەو کۆنتڕۆل کراون شەقام و شوێنە گشتیەکان و بازار بەیەک جاری بەڵام خەڵکی هەولێر یعنی بە تەواوی غەمبارە یعنی پەریشانە بۆ کۆچی دوایی جەلال تەڵەبانی یعنی زۆرێک کە ئێستا ئێمە لە شەقامی 6 مترین یەکێکە لە شەقامە هەر قاڵەباڵغەکانی شاری هەولێر کە مزگەوتی جەلیل خەیات دەکرێتە سەر شەقامە یعنی ئەمڕۆ هیچ قاڵەباڵغ نییە ئەمڕۆ خەڵک هەر لە ماڵی خۆیان نهاتونەتە دەرەوە لەبەرەوەی زۆربەیان ئەوانەی کە هاتونەتە دەورەتەوە چوونەتە سلێمانی لەوێ بوون زۆربەیان ئەمڕۆ غەمکین لێرە ئۆتۆمبیلەکان کە دەبینی زۆربەیان ئاڵای ڕەشیان بڵند کردوتەوە لە ماڵەکان کە دەبینی ئاڵای ڕەشە پۆستەرات هەمویان دەربڕینی ئەم پرسەی دەکەن تێدا وتەکانی پێشی باکات. بەڵێ باشە ئەی ئەحمەد وەکو با بڵین وەکوڵی ناوشار چۆڵۆ ئەوانە ئایا بەهۆی پشودانەکەوەیە کە با بڵێن پرسە ڕاگەیەندراوە یا هەر تەنها لەبەر مەراسیمی بە خاکسپاردنەکەی ئەمڕۆیە؟ بەڵێ هێرۆ دەنگەکە باش ناگا بەڵام حکوومەت یاریمی کوردستان ڕایگەیاندووە کە یەک هەفتە لە هەرێمی کوردستان بشۆ دەبێت بۆ بەڕێوەبردننیان پرسەیە تەنها 2 ڕۆژ دەبێت ڕۆژی شەمە و ڕۆژی یەکشەم پرسەکە لە مزگەوتی جەلیل خەیاتی شاری هەولێر بەڕێوە دەچێت لە کاتژمێری 1 پاش نیوەڕۆ دەست پێ دەکات هەر 2 ڕۆژی شەمە و یەکشەممان لێرە ستافێکی حکوومەت پێشوازی لە میوانان دەکات. بەڵێ باشە پامنێرمان ئەحمەد زێباری لە هەولێرەوە سپاس دەکەین.